دوای زیاتر لە 2 مانگ دابەشنەکردنی موچە ڕۆژی دابەشکردنەکەی دیاریکرا و ئەم سێشەممێ دەست پێ ئەکات. هەر لەبارەی موچەوە لە سنووری سلێمانی بایکۆتی بەشێک لە فەرمانگەکان بەردەوامە. لە چوار قوڕنەش کێشەیەک کەوتۆتە نێوان شارەوانی و هەندێک لە خاوەن زەویەکان لەسەر ئەو پارچە زەویانەی کە بەنیازن دابەشی سەر فەرمانبەرانی ئەو سنوورەی بکەن. سڵاوتان لێبێت. وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لەسەر موچە هاتە قسە و ڕۆژی سێشەمە دەست بە دابەشکردنی موچەی مانجی دەکات و ئەڵێ بە هیچ شێوەیەک دەستبەرداری مافەکانی موچەخۆران نابین. ئەمڕۆ یەکشەمە وەزارەتی دارایی هەرێم بڵاوی کردەوە شاندێکی حکوومەتی هەرێم سەردانی بەغدایان کردووە بۆ گفتوگۆکردن لەگەڵ وەزارەتی دارایی فیدرال بۆ چارەسەرکردنی کێشەی موچە و شایستە داراییەکانی هەرێم. ئەنجامی گفتوگۆکە ئەرێنی بووە و لێ گەیشتن هەبووە بۆ دابینکردنی تەواوی موچەی موچەخۆرانی هەرێم. دارایی جەختەکاتەوە کە بە هیچ شێوەیەک دەستبەرداری مافی موچەخۆران نابن و ڕۆژی سێشەممە هەفتەی 12 دەست بە دابەشکردنی موچەی مانجی دەکەن لەگەڵ گەیشتنی تەواوکاری موچەش موچەی مانگەکانی دیکەی ئەم ساڵیش بە زووترین کات دابەشەکرێت. نەبوونی موچە درێژەی بە بایکۆت داوە لە سنووری سلێمانی و کەرتی تەندروستیشی گرتۆتەوەتە. 2 ڕۆژە نەخۆشخانەی منداڵبوونی سلێمانی بایکۆتە و کارمەندەکانیان ئەمڕۆ لە بەردەم نەخۆشخانەکە داوای موچەیان ئەکرد و ئەڵێن بە بەریەوە نەماوە یەک نەخۆشیش نابینن. جا هەر ئەمڕۆ موچە خاوەن پێداویستە تایبەتەکانیشی هێنایە سەر شەقام و لە جادەی سالم کورسیان دانابوو لەوێوە داوای موچە و باشکردنی گوزەرانیان ئەکرد. زیاتر لە کارمەندێکی نەخۆشخانەی لەدایک بوون قسەی بۆ 964 کردووە دەڵێن مانای نییە ماوەی 3 مانگە موچەیان وەرنەگرتووە. ڕاستە نەخۆش کە سوکاری خۆیانە بەڵام خۆ بێت حکومەتیش بەم فشارانە بێتە سەرخەت و موچە دامەش بکات. خاوەن پێداویستێکی تایبەتیش دەڵێت مانجی 12 و هێشتا موچەی مانجی دەی وەرنەگرتووە. هەرچی شتە پێت دەفرۆشن و پارەشت نادەنێ بەم دەست دەیدەن بەو دەستیش لێمان وەرنەگرنەوە. هێشتا زەوی دابەش نەکراوە کێشەی شوێنی تێکەوتووە. نزیکەی 2000 دۆنم زەوی لە سنووری شارەوانی چوار قوڕنا دابەش دەکرێن بەسەر فەرمانبەراندا. خاوەن زەویەکانیش گربوونەتەوە و ناڕازین داواکارن ئەو بڕیارە هەڵبوەشێنەوە. نزیکەی 100 کەس خۆی بە خاوەنی ئەو زەویانە دەزانێت و ئەوان دەڵێن زەویەکانمان گران بەهان کەسی قەرەبیەکی کەمیان بۆ داناوین بۆیە بمان هێڵن بە دەردی خۆمانەوە و بڕۆن زەوی دیکە بەسەر فەرمانبەران دابەش بکەن. حەسەن زرار سەرۆکی شارەوانی ناحیەی چوار قوڕنە لەو بارەوە بە 964 ورد ئەو زەویانە لە سنووری شارەوانی ئێمەدان وردبینیان بۆ کراوە کە دابەش بکرێن بەسەر فەرمانبەراندا. خاوەن مڵکەکانیش دەڵێن بە قەرەبووکردنەوە ڕازی نین گردبوونەوە و وتیشی هیچ ئەرزێک نادرێتە فەرمانبەران تاکو و هەردوولا بە بڕیارەکە ڕازی نەبین. کۆمەڵێک لەو هاوڵاتیە کوردانەی داوای پەنابەریان لە حکوومەتی بەریتانیا کردووە داواکەیان ڕەتکراوەتەوە. سبەی دووشەمە لە لەندەنی پایتەختی ئەو وڵاتە لە بەردەم پەرلەمان گردەبنەوە. بەریتانیا 200,000 پاوەندی بە هەرێم و 300,000یشی بە حکوومەتی عێراق داوە تا قاچاقچیەکان دەستگیر بکەن و هەلیکار بۆ کۆچبەران بڕەخسێن و کۆچ کەم بکەنەوە. ئاوات زەمان ساڵح چالاکوانی کورد لە لەندەنەوە بە 964 ورد ئەم ڕێککەوتنە سەرڕای ئەوەی دژی یاسای مافەکانی مرۆڤە لامان ڕوونە حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان ناتوانن هیچ خاڵێکی جێبەجێ بکەن. جگەلەوەش زۆرێک لە پەنابەران بە هۆکاری سیاسی لێرەنیان دژی دەسەڵاتدارانی عێراق و هەرێمی کوردستانن بەهاتنەوەیان مەترسی لەسەر ژیانیان دروست دەبێت. ئەچمە سنووری قەزای ئامێدی لەوێ سەرنجستان بۆ هەواڵێک ڕائکێشم. هەواڵەکە دەنگۆیە. دەنگۆیەکە لە سۆشیال میدیاکان بڵاو کراوەتەوە باس لەوە ئەکە کە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان لە سنتەری ئەو قەزایە هەروەها لە ناحیەکانی دێرەلووک و سەرسنگ تووشی نەخۆشی شێرپەنجە بوونە. ئەو ژمارەیەکە لە سۆشیال میدیاکان باس ئەکرێ ژمارەیەکی زۆرە باس لە 750 حاڵەت ئەەکەن. ئەمە ژمارەیەکی زۆرە. بۆ ئەمە بەسە پەیوەندیمان بە جێگیری بەڕێوەبەری تەندروستی قەزای ئامێدی کرد ئەو ڕەتی کردەوەکە ئەو ژمارە زۆرە لە نەخۆشی شێرپەنجە لە سنووری قەزاکەیان تۆمار کرابێت و هەبێت. وتی بەو دەنگۆیانیان زانیوە کە خەڵک بڵاوی کردوتەوە و سەردانی لایەنە پەیوەنددارەکانیان کردووە لە تەندروستی دهۆک. بەپێی ئەوەی کە لە سۆشیال میدیاکان بڵاو کراوەتەوە بورجێکی یاخود تاوەرێکی کۆمپانیەکانی پەیوەندی دانراوە وەک ئاماژەیەک بەوەی کە ئەو خەڵکانەی کە لەوێ تووشی نەخۆشی شێرپەنجە بوونە کاریگەریەکانی ئەو تاوەرانەیە
ئەو نەخۆشیەی دروست کردووە. جێگیری بەڕێوەبەری تەندروستی ئامێدی وتی لەگە پسپۆڕانی شێرپەنجە لە دهۆ قسەمان کردووەکە بە هیچ شێوەیەک ئەو تاوەرانە کاریگەریان نییە لەسەر مرۆڤ بۆ ئەوی نەخۆشی شێرپەنجەیان بۆ دروست بکات. بەڵام ژمارەکە ئەوەی تەندروستی باس ئەکا کە ئەڵێ لە سنوورەکەیان تەنیا 2 تا 3 حاڵەت هەیە لەگەڵ ئەو ژمارەی کە لە سۆشیال میدیاکان بڵاو کراوەتەوە جیاوازیەکی زۆری هەیە. لە داهاتوو ئەوە ڕوون ئەبێتەوە کە ئاخۆ ژمارەی توشبووان بە شێرپەنجە لە سنووری قەزای ئامێدی و لە دهۆشیش چەندە. هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.